بەناوی خوای گەورە و میرەبان ئاجزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگاه دێمەلای ئێوەی بەڕێز. ئاجزانم لە بەرنامەی ئەمڕۆدا باسێکی تایبەت دەکەین لە یاریەکانی چوونی قۆناغی 16 چامپیۆنز لیگ کە لەم هەفتەیەدا لای هەمان ئاشکرایە 4 یاری گرنگ ئەنجام دەدرێت کە یاریەکان یاری تایاری بە پێی ئاست و توانیان ئێمە شیکردنەوەی تاوی بۆ دەکەین. لەگەڵ هاوکارم بڕیارتا لەم بەرنامەی ئامادە دەبین کە بڕیار وا بوو دانەر ئەسڵان شیکەرەوەی وەرزشیش لەگەڵماندا ئامادە بێ، بەڵام دانەر بۆی سەرقاڵبوونی با یاریەکانی خولی باڵی بژاردی یانەکانی عێراق نەیتوانی لەگەڵمانە ئامادە بێت، لەبەرەوە لە قسووریمان ببرن داوای لێبوردنەکەین بەس هەوڵ دەدەین شیکردنەوەی تەواو بۆ سەرجەم یاریەکان بکەین بە پێی توانە و هەروە ئامادەی تیپەکان لە کاتێکدا یاری خولەکانیش گەشتۆتە ئاستی لوتکە و بێگومان گەڕانەوەی چامپیۆنز لیگی ژواتایەکی گەورەی هەیە بۆ بینەر و هەم بۆ یانەکانیش کە کۆمەڵێک یانە لە ئێستادا بارودۆخیان دەگۆڕێ بە ڕکابەریکردن تەنها لەسەر نازناوی چامپیۆنز لیگ بۆ ئەوەی لە خولەکانیان تا ڕادێک هاتوونەتەداوە. بڕیار سڵاوت لێبێ. سڵاو لێبێ کاکە محەممەد. بڕیار بۆ چوونی تۆ چییە لەبارەی چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵ بە تایبەتیش کە وایەرەکانی قۆناغی 16 دەست پێ دەکەنەوە و ڤایرۆسی کۆرۆناش ڕەنگە کۆمەڵێک شتی جیاوازی یابێ بە چامپیۆنز لیگ و قۆناغی 16 وەرزی ئەمساڵ. سەرەتا بەناوی خوا سپاس بۆ تۆ. لە ڕاستیە چامپیۆنز لیگ لەم وەرزە و تەنانەت وەرزە ڕابردوو لە کۆتاییەکانە زۆر بەنامەوەی تێپەڕی، چونکەم هەندرا لە یاریگاکان دوورخرانەوەی ڤایرۆسی کۆرۆنا دۆخیانەکانی قورس کرد، ئەوەی کە لە قۆناغی 16 وەرزەردا هێندەی دیکە نامۆ ئەبێدەوەی کە هەندێک یانە و توانین بڵێن هەندێک وڵات ڕێگەنیان بەوەی یانەکانی ناو بەڕیتانیا گەشت بکەن بۆ وڵاتەکەیان بۆ پێی کە جۆری نوێی ڤایرۆسی کۆرۆنا لەناو بەڕیتانیا بڵاو بۆتەوانێ. ئەمە وای کردووە کە بۆ نمونەی یاریێکێک و لێڤەرپۆڵ و لایپزیگ کە قەرابوو لەسەر خاکی ئەڵمانیا ئەنجام بدرێت بە بۆنەی ئەو یاسایانەی کە وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا دایناوە ڕێگەنایە لێڤەرپۆڵ گەشت بکات و بچێتە ناو خاکی ئەڵمانیاوانێ بۆیە ناچار لە هەنگاریا یاریەکان ئەنجام بدرێت. ئەمە جۆرێک لە نامەوەی دروست دەکات لەبەرەوەی لایپزیگ پاڵپشت بە یاریگای خۆی یاری ناکات و دوجار ڕای جیاواز دروست دەبێت لەوەی کە ئەم یاریانە حتمما لە چامپیۆنز لیگ لە حاڵەتی یەکسانبووندا گۆڵی ناو یاریگای یانەی بەرامبەر بە 2-3 لێرەدا هەماشت تا ئێستا حسێ بکرێ، بەڵام دوجار ڕابۆچوونی جیاوازی لەسەر کە لایپزیگ لەسەر یاریگای خۆی یاری نەکردووە چۆن ئەم مافەی بۆ ئەگەڕێنرێتەوانێ لەبەرەوەی خۆ دەسەڵات یانەکەی تێدا نییە کە ڤایرۆسی کۆرۆنا ئەمەی بەسەرا سەپاندووە و حەزەکەم بۆچوونی خۆش لەسەرم قۆناغا بێژەوەی چینە لای پرسیاری تر. زۆر باشە. بێگومان منیش هەمان بۆچوونی تۆمە لەبارەی یاریەکانەوە، بەڵام شتێکی ئیزافەی ترم نییە لەسەری، بەڵام ڕاستەوخۆ من نەمەوێت داخلی یاریەکان بم ڕاستەوخۆش لە یاری لایپزیگ و لێڤەرپۆڵەوە دەست پێ بکەین بۆی کە بە بۆچوونی من لایپزیگ و ناگلیزمان ماوەی ڕابردوو بە تایبەتی لە یاریگای خۆیانە ئەگەرچی کاتێ پاڵەوانتی چامپیۆنز لیگیش گۆڕا تا ڕادێک لایپزیگ ئاسێکی سەرنجڕاکێشی پێشکەش کرد، بەس بە تایبەتی ناگلیزمان لە نێو یاریگای خۆیان توانیوێتی بەرزترین ئاستی بەیانەکەی پێشکەش بکە و کەرەسانەی کە لەبەردەستی بووە. ئەگەر بڵین بۆ نمونە گرێبەستی یاریزانێکیشی لە یانەیەکی گەورە و بۆ نمونە یەکێک لەو گرێبەستە گرنگانی کە لایپزیگێتی ئەنخێلینۆ کە لە ینی مانچستەر سیتی بەرگریکاری باڵی چەپە هێناوێتە یانەکە و توانوێتی تەنانەت ڕۆڵێکی دەوری هێرشبەریش بەم بەرگری کارە بینێواتە زۆر بە باشی سوودی لە کەرەسەکانی بەردەمی خۆی وەرگرتووە بەوەی کە پاکسازیکی جوان لە شێواز یاریکردنیا بکە بۆی کە تا پێ وایە خاڵی بەهێزی ناگلیزمان ئەوەیە کە باشنیە یاریزانەکان یا بژاردەوە پێکاتی سەرەکی باشترین یاریزانەکان بۆ شێوازی یاریکردنی خۆی دەدۆزێتەوانێت کاتێک ئەگەر کەرەسەکەشی بۆ نمونە 100% نەی پێچێ ئەو دەتوانێت کەرەسەیەک بدۆزێتەوانێت کە ئامانجەکەی پێچێ. بۆ نمونە لە ڕابردووە باڵی بەرگری لە لایپزیگا بەو شێوەیە نەبووە، یعنی بەو شێو ڕۆڵی هێرشبەریە بێ، بەڵام گرێبەستکردنی لەگەڵ ئەنخێلینۆ بە شێوەی خواستن هێناوێتی یانەکە و توانیوێتی ئاسێکی سەرنجڕاکێشی پێشکەش بکات. پارێزگاریکردن لە سابیسەر لە هێڵی ناوەندا کە یەکێکە لەوانەی کە زۆر بە باشی توانیوێت ینی سوودی لێ بینێ و ئاسێکی سەرنجڕاکێشی تەنانەت یانەکانی وەکو تۆتنام و چەندیانەیەکی تریش هەوڵی گرێبەستکردنیان لەگەڵم یاریزانەدا لە مێرکاتۆیە، بەڵام ئەو پارێزگاری لێکرد لە بەرامبەر پارێزگاریکردن لەوە هێنانی سۆبۆسڵای هەنگاری کە یەکێکە لە دەرکەوتوترین یاریزانەکانی هێڵی ناوەن تەنانەت
ڕۆڵی گەورەی هەبووە نەک لە بەرەو پێشبردننی ئاستی ڕیدبۆڵ سالزبۆر کەیانی پێشووی بوو لە نەمسا تەنانەت لە ئەسەر ئاستی هەڵبژاردەی هەنگاریاش توانێتی ئاستێکی سەرنجڕاکێش پێشکەش بکە و ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی لە هەڵبژاردەی هەنگاریە هەبووە. ئەم یاریزانشی سافە کردوێتەوە سەر پێگاتەکە ئێمە جگە لەوەی کە هێرشبەرێکی بە ئەزمون وەکو یوسف پۆڵسن بەردەوام وەکو کەرەسەیەکی گرنگ لایەنەکەدا ڕەفتاری لەگەڵەکرێ بە کۆی گشتی پێم وایە پارێزگاریشی لە ئۆپامیەکانۆ کردویان لە گواستنەوەی مێرکاتپزستانە شاوی نەشا وەکو دڵی بەرگریش ئانی باسیەوەم کرد پارێزگاریکردن لە یاریزانەکانیش بێگومان ئۆبامیکانۆژ یەکێک بۆ لەوانی کە زۆرترین چاوی لەسەر بووە کە تا چەند گرفت بۆ لێڤەرپوڵ دروست دەکات یانی تۆ ئەمە گرنگە. ئەوەی من ئەمەوێ لێرە تیشتی بخەمە سەر ینی پاش تاواکردنی ئەوەی کە ناگلیزمان بۆی داڕشتەی یانەکەی داڕشتەی پێگاتەی یاریکردنی بە شێوەیەک دادەڕێژێ لە یاریەکانە کە هەموو کەرەسەکانی وەکوی خۆی کە ئێوێ سوودیان لێبینێ بەڵام یاری نەکردنی لە یاریگای خۆیدا ڕاستە ئێستا نەبوونی هاندەر تا ڕادێکی زۆر جیاوازی کەم کردوێتەوە لەوە یاریگا بوونی هەیە و یاریگای خۆتە یاریگای خۆتنیانی لە گرنگترین شت لێڤەرپۆڵ لەم چەند یاری ڕابردوویدا کە لە نێو یاریگای ئانفیلد ینی سێ شکستیەک بە دوایەک بەرامبەر بێرنلی و برایتۆن و مانچستەر سیتی تۆش بڕۆ دوایە ئەگەر هاندەری ئانفیلد لەناو یاریگا وایچەنەوە تێپەڕنی و بەسەر بە لایپزیگا لێڤەرپۆڵ شکستانەی بەسەر نەهاتایان بۆ جۆرە قورسە من بە دڵنیاییەوە ئێڵێم ڕۆڵی هاندەر زۆر زۆر گرنگە لە بەرزبوونەوەی ئاستی یاریزانەکان وەرە تۆ سێری ئێستا گەر بە تاک سێری ئاستی یاریزانەکانیشکەی یاریزانەکانیش ئاسیان داوەزیەوە بە تاک ئەو یاریزانانەی کە خۆشەویستی تایبەتمەندیان هەیە لە یاریەکانە لە بەسیترین ینی لە گرنگترین و گەورەترینیان مێسی ئەسە وەرە مێسی ناو کامنە و بینە لەگەڵ مێسی بوونی هاندەر لە ناو کامنووە ینی حەج بینەرێک کە ئێستا گوێی لە من بێ ئەتوانێت خۆی ئەو بەراوردکاریە بکە نەک میسی سەرجەم یاریزانەکانی تا هاندەرە لە نەبوونی هاندەرانە یاریزانەکە پاڵپشتە معنەویەکەیان لە دەستداوە پاڵپشتە معنەوەیەکە کە گرنگترین شتە بۆیان ئەوان لە دەستیان داوە جوڵە سیحریەکانیان لە دەست داوە ئەمە ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ بەڵام من یەک سەرنجمێنەوەی کە بەراود بە سەرەتای هاتنی بڵاوبوونەوەی کۆرۆنا کەوای کرد بۆ هاندەران دابڕێت یاریەکان کەمتر چێژی و بەراود پێێستا واتە ئەساستەکە یاری کۆی یاریەکە نەک تەنها یەک یاریزان جۆرێ لە ڕاهاتنیان پیوە دیارە بۆی یاریگاکە هاندەریتیان نەبێت گوڕیان هەیەکەش ئەوەیە بینەری خۆمان بە خۆشمانەوانێ ئێمە ڕاهاتوین لەگەڵەوەی یاریەکان بەبێ هاندەر ببینین خۆی ئەسلەکە ئەتوانین بڵێن یانی قسەکەی تۆ 100% تەواوە بەڵام ئێمەش ڕاهاتوین بەوەی کە یاریەکان بەبێ هاندەر ببینین لەبەرەوە تازە چامان بەو شێوەیە دەقی گرتووە لە عنی لەگەڵ شتەکە ڕاهاتوین بۆ شتەکە بەلامانەوە ئاسایگنا بڕۆ ئێسەر سیری یاریەکان کەرەوانێ ئاستی یاریزان ئاستی یاریزانەکان و ئاستی یانەکان بەگشتی ینی دابەزینێکی زۆر بەرچاوی بەخۆ بینیەوە توانای تاکی یاریزان لە یەکلاکردنەوەی ئەنجامە لە ڕۆڵبینینی خۆیان لە یاریگایە یعنی 100% فەرقی کردو بە هاتوێتە بەرەو دواوە هیچ یاریزانێک ئێستا ناتوانێت ئاستی لووتکەی خۆی پێشکەش بکە ئەگەر یاریزانەکە نەک تەمەنی سەرکەوتوێتەنان لە تەمەنی دیاریکراوی خۆشیان بێت ڕاستە دوورونزی کۆمەڵ یاریزانە بینین دەردەکەون لە چەند یاریەکە بەڵام وەکو سابت بوونی نییە لەبەرەوە ئەمە گشتی ئەم قسەیە ئەچێتەوە سەر لایپزیگ بەوەی کە سەرباقی لە دەستدانی هاندەران نەبوونی یاریگا پێم وایە ڕۆڵێکی نەرێنی ئەبێت لەسەر لایپزیگ بەڵام ئەمە تاقیکردنەوەیکی زۆر ڕاستەقینەیە بۆ ناگلیزمان کە بتوانێت چۆن پێشتر لەگەڵ هەموو زروفەکانە و لەگەڵ پێگاتەی خۆیان مامەڵەیەکی دروست و تەندروستی کردووە ئێستش دەردەکەوێت ئایا ناگلیزمان ئەو توانایی ئەم ڕاهێنەرە لاوەی کە هەمووان ستایشی دەکەن چ ڕاگەاندنی ئەڵمانیا چ ڕاگەاندنەکانی ئەوروپا چ شیکەرە وەرزشیەکانی سەرجەم ینی کەناڵەکانی کە تایبەتن بە وەرزش ستایشی ئاستیم ڕانەراکەن تەنانەت بە داهاتووی ئەڵمانیا و منتەخەبی ئەڵمانیاش ێزانن بۆی کە ناگلیزمان لە داهاتووی ئەو پۆستە وەربگرێت تەنانەت ئێستا ژیانە گەورەکان کە ڕانەرێکیان لە دوورکەوێتەوە چاوەڕێوە ناگلیزمان بێتە ڕایەنەریان لەبەرەوە من پێم وایە ئەمە جگەلەوەی کە خۆی لە خۆیدا ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپۆڵ تاقیکردنەوەیکی ڕاستەقینەیە بۆ ناگلیزمان لە هەمان کاتدا گۆڕینی یاریگا ڕۆشتنی بان بۆ هەنگاریە تاقیکردنەوەیکی سەختترە لە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپۆڵ بۆ ناگلیزمان کە بتوانێت بە شێوازێکی باش بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ یاریەدا لایپزیگ لە سەردەمی ناگلیزمانە بەتایبەت لەم چەند یاری ڕابردوودا کە سەرنجم لێدا بێت بە داڕشتەی سێ بەرگری کات چوار ناوەن سێ هێرشبەرەکە زیاتر یاریەکات گۆڕانکاری تیاکە لاندە یاریدا بێتەوە بە 4-4-2 یان
بە پێچوانوانێ بەڵام زۆر سوودی لەم داڕشتەیە وەرگرتووە و هۆکارێکیش بە بۆی کە لە ئاستی هێڵی بەرگری یانەکە بەرەو پێش بەرێت سێری ئەنجامەکانیش بکەین زۆرە لە یاریەکان کلینشێتی هێناوە ئەمە پێم وابێ خاڵێکی بەهێزی لایپزیگە بە تایبەتی کە لێڤەرپوڵ لەم چەند یاری ڕابردووە گرفتاری ئەوەی کە گۆڵی بۆ تۆمار ناکرێتەوە نزیکە بێت تۆ لە گۆڵ یانەی بەرامبەر بەڵام ناتوانێت ئاماجەکە پێکەوێت و گۆڵ تۆمار بکات بۆی پێم وابێ لێرەیان خاڵ لایپزیگ قورسایی بۆ لێڤەرپوڵ دروست ئەکات بەڵام دوجار لێڤەرپوڵ لە چامپیۆنز لیگ ئەم وەرزە بە تایبەتی هەموو توانای خۆی خاتە گەڕ لەبەرەوەی لە خولی ئینگلیزی تا ڕادێکی زۆر لە نازناوەکە بێ هیوا بە مانچستەر بە جۆرێک هاتوۆتەوانێ پێشەنگی ڕیزبەندی و بە جۆرە یاریەکە بە جۆرە یاریەکانە باتەوانێ کە ئومێدی بۆ یانێکی وەکو لێڤەرپوڵ نێشتوێتەوانێ بۆیە لێرە لایپزیگ لە شانسی ئەو هەفتەی ڕابردوو لێڤەرپوڵ شکستی بەرامبەر مانچستەرێنە ئەمە واکات کلوب واز لە پریمەر لیگ بیهێنێت بە ڕێژەیەک واز لە پریمەر لیگ بێنێت زیاتر هەوڵەکانی لەسەر چامپیۆنز لیگ بێت زیاتر گروتینی لەو پاڵەوانێتی خۆیان تاقیب کاتەوانێ و بەجۆرێ لە جۆرەکان تەواوی توانای بەکاربێنێت تۆ ئەگەر سێری لێڤەرپوڵ بکەیت تۆش چۆن ڕوانیتە لێڤەرپوڵ بۆ ئەم یاریە بەتەکیدەوەی کە تۆ باست کرد یعنی واقعەکەیە کە بۆی کە لێڤەرپوڵ بارودۆخی لە پرێمەر لیگ گۆڕا یعنی لە ماوەی مانگێکە بارودۆخ و چانسی لێڤەرپوڵ بۆیە و ئاستە بەرزی تەنانەت ئەمڕۆ مۆرینۆ لە کۆنگری ڕۆژنامەنووسی پێش یاریەکان بەرامبەر مانچستەر سیتی ئاڵای سپیەڵەکە بۆی کە تیپەکەی ئەویش لە ڕکابەریکردنی نازناوی پرێمەر لیگ نەماوە ئەمساڵ مانچستەر سیتی بەرزترین ئاستی خۆی پێشکەشەکە لەبەرەوە نزیکترین یانەیە بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ و سەرجەمیانەکانیش یعنی ئێمە ڕەنگە لە زۆر بەرنامەیەوە زۆر هاوڕێتریشمان باسیەوەیان کرد بێ کاتێک کە تۆ بەشداری دەستپێکی وەرز دەکەی کاتی عادات بە یاریزانەکانەکەی کۆمەڵی ئامانج دیاریەکەی بۆ وەرزەکە و لەگەڵ مروری زەمن لەگەڵ تێپەڕبوونی هەفتەکان و شێوازی یاریەکان ئامانجەکان دەگۆڕێت هەنێ جار هەیە تۆ سەرەتایەکی زۆر خراپەیە یعنی ئەگەر تیپێکی تا ڕادەیەک باشیش بی ئەمە بۆ باسی تیپە گەورەکان ناکەم بەس بۆ نمونە تیپێکی وەکو ئەتلەتیک بلباو تیپێکی وەکو ڤالێنسیا تیپێکی وەکو ئێڤەرتۆن ینی ئێڤەرتۆن ئێمە وەرزی ڕابردوو بینیمان تیپەکە ڕکابەری بۆ کرد کە بمێنێتەوە لە پرێمەر لیگە ئەنچیلۆتی هێنا بۆمانەوە دواتراتە ناوەڕاستی ڕێزبەند یعنی بارودۆخەکان بە پێی زروفی تیپەکانە گۆڕێ بێگومان لێڤەرپوڵ ئەمساڵ کە بەشداری وەرزی نوێی کردووە ئامانجی پارێزگاریکردنی نازناوی پرێمەر لیگ بووە دواتریش ڕکابەری کرد لە بەروی من پێم وایە سەرجەمیانەکانی ئینگلتەرا کاتێک دەبنە پاڵەوان یاخود ئەگەر نەش بوو بنە پاڵەوان یەکەم ئامانجیان بردنەوەی نازناوی پرێمەر لیگە لە بەروی پرێمەر لیگ هەم لە ڕووی داهاتی دارایی بۆیانەکەیان هەم لە ڕووی ئەوەی کە زۆری لەسەرە زۆر گرنگێکی زۆر زۆری لە سەرتاسەری ژیانە پێدەیرێ ینی مناڵم لە ئاسی چامپیۆنز لیگە بەڵام لە نێو خولەکانە لە ڕووی گرنگی دانەوە پێی یەکەم خولە لەسەر ئاسی تەواوی گیان کە زۆرترین گرنگی پێدەدرێت تەنانەت زۆرترین یاریزان و زۆرترین ڕانەریش تامەزرۆی کارکردنن لەو خولەیە ینی هێندە خولێکی ڕاقیە کە هەمان بە تامەزرۆیەوە چاوەڕێکین لە دوو بەرنامەی ڕابردووی پرێمەر لیگیش ئێمە ومان باسی و ڕکابەریانەمان کردووە کە ڕکابەریانی لەوەیە جیاوازە لەسەر جەم خولەکانی تر لەبەرەوە لیڤەرپوڵ لە ئێستادا بێهیوا بۆ بە ڕێژەی لە سەدا ئەتوانم بڵێم لە 170 لیڤەرپوڵ بێهیوا بووە لە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ مەگە دەرفەتێک بێتە پێش مەگەر دەرفەتێک بێتە پێش کە مانچستەر سیتی خۆی مانچستەر سیتی پێشکەوتنەکەی ئێستا بە جۆرێکە ئەگەر لە کۆمەڵە یاریشدا یەکسانبوون بێنێ ئەگەر ینی بردنەوەی لیڤەرپوڵ و کۆتاییەنان بە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ ئەمە هەلێکی لیڤەرپوڵ کەم دەکاتەوە بۆی کە ڕکابەری بکە بەڵام ئێستا بۆیانەی چۆک و مانچستەر لەبەرەوەی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی لەگەڵ مانچستەر سیتی ماوە ڕەنگە دەرفەتی باتێ بۆی کە بتوانێت ڕکابەری بکە ئەگنا خۆی ڕکابەری ڕاستەقینی لە ئێستاەکەم دۆخەیە مەقسیتی یاکەین ئێستا مانچستەر سیتی بۆ بە ڕکابەری سەرسەخت لەبەرەوە لیڤەرپوڵ بەو ڕێژەیە بێهیوا بۆ لە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ یانەیەکی وەکو لیڤەرپوڵ و ڕایەنەرێکی وەکو یۆرگن کلۆپ کە خاوەنی زۆرترین یاریزانی باشە کە خاوەنی چەنگریێبەسێکی باشە ڕاستە پێکانەکان لیڤەرپوڵیان بەم بارودۆخە بەر بەڵام پێکان واقعێکی تۆپی پێ ئەبێ مامەڵی لەگەڵام کرێت بەرۆکی هەموویانە و یاریزانە یەکرێ مە شتێکە بێ ینی خۆ بۆ ئامادەکرد بەڵام یەک حاڵەتەی عنیەوە پێکانانەی لیڤەرپوڵ بووە دیاردە واتە بەراو ناکرێت بەیانەکانی دیکە تۆ ڤاندای
تووشی پێکانە بێت دوای چەند هەفتەی دواتر گۆمێز تووشی پێکانە بێت ماتیب تووشی پێکانە بێت فابینۆژەم ڕۆ ڕایگەاندۆی ژێر بە هەمان شوێ ناتوانێت دیکە ئەمانە زیاد یعنی جیاوازیە لە نێوان پێکانەکانی لێڤەرپوڵ و پێکانەکانی یانەیەکی دیکە ڕاستە زۆر ڕاست ئەمە زۆر ڕاستە بەڵام ڕاهێنەری سەرکەوتو ئەو ڕانەرەیە کە مامەڵە بە کارەکانی ئەوە بکات ئێستا بۆ نمونە من بەردەوام ستایشی کڵۆپم کردو بەڵام دوو گرێبەستی بەرگریکاری واژوو کردو لاری مانچستەر سیتیە هەندرسۆن و فابینۆ لە دڵی بەرگری یاریەکەن ئەنی سەرجەمە گۆڵانی کە لە مانچستەر سیتی کە لە لێڤەرپوڵ تۆمارەکرێ لێکتێنەگەشتنی و دوانێ لەو مەرکەزەیە کە مەرکەزی خۆیان نییە تۆ با یاریزانی تازەوەی نابێ ئێبێ دەرفەتی پێبێ ئەی ئەبێ ئامادەی بکە یعنی ئەوە ئێستا چامپیۆنز لیگە لە ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتیا پشتە پێ نەبەستون ئەو فابینۆشی ئیسابە بووە بەس پێما بێ هی فابینۆ پێکانێکی وانە بێت ئێوێ خشتانی ئەگەر بڕیارە لێڤەرپوڵ بە هەمان شێوە یاری بە هەندرسۆن و فابینۆ بکە ئەم دوو گرێبەستی بەرگریکارە بۆ واژووکرا لە کاتێکە هەمووان دەزانین ڤاندایک و گۆمێز بێنەوەنی لەگەڵ ماتیبە ئەم دوانە دەرفەتی یاریکردنیان نابێت ئێتۆ مودەیەکی زەمەنی زۆر کەمە لە بەردەم بۆ پشبەستنە بەم یاریزانانە پێم وابێنی کە لە کللو سەرنجم دابێت ئەوێت کاباک لە تەنیش فابینۆدا تا کاتی گەڕانەوەی بەرگریکارێکی دیکە دڵی بەرگری یاریان پێ بکات لەبەرەوەی لە حاڵەتی لەم چەند یاریکە ڕابردووە کە هەندرسۆن لە ناوەندی یاریگادا یاری نەکردووە دۆخی لێڤەرپوڵ لە ناوەندی یاریگادا خراپ بووە ئەنجامەکانیش خراپ بووە بۆ پێم وابێ ئەوێ کاباک و فابینۆ بێکۆ بگونجێنێت بەڵام پێچە لە یاریەکانیان چەند ڕۆژەدا و کارە بکات کۆمەڵێک شدەیە لە یاریەکاندا بڕیا ڕەنگە ئێستا بینەر بەلاوەی سیر بێ کە هەنێ ڕاهێنەر لە شێوازی کارکردنی خۆیانە یعنی کاتێک کە بۆ نمونە داوای گرێبەستێکی کە فڵانە یاریزانی بۆ بێنن گرێبەستەکەی بۆ واژوو نەکەن بە دیلەکەی خراپتری بۆ بێنن ڕەنگە خۆی شێوازێک وا بکە ینی پێگاتی یاریکردنی بە زۆرێک لێ بکە کە تیپەکەی تووشی ناڕەحەتی بکاتەوە بەشکە کارگەڕی یانەکە ناچار بکە بەوەی کە گرێبەستی بۆ واژوو بکەن لێڤەرپوڵ من لە یاری مانچستەر یونایتددا ئەوەی تێبینیم کرد یعنی یاری مانچستەر یونایتد مەبەستم یاری یاری جامەکەیەتی کە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ شکستی خوارد یعنی لە دڵی بەرگری یاری بە ویلیمز کرد پێم وابێ کە خۆی گۆڵیە بە ڕاشفۆرد تیبی بەرامبەر یاری مێلنەری لە تەواوی یاریەکەیان جیمس میلنەری هێشتەوە لە کاتێکا مێلنەر لە ماوەی ڕابردوو پشتی پێ نەبەست بوو کڵۆب بە تەواوی مێلنەری پشتگوێ خست بوو بەڵام لە ناچاریە لەم دوو مانگی ڕابردووە ینی پێکانی شیە بووە بەڵام مێلنەری پشتگوێ خستووە یاری پێ ناکرد یاری باریزانی دیکەیە کرد یاری بە کۆرتس جۆنسە کرد یاری بە چەند یاریزانێکی ترە کرد گۆڕانکاری پێ کرد بەڵام مێلنەر لە یاری مانچستەر یونایتددا تاکۆ تاخولەک لە یاریگادا ماوە ینی من تووشی سەرسوورمان هاتم لە کۆمەڵە یاریتر مێلنەر یاریزانی سەرەکی بوو بێت جۆرێ لە فشاخنە سەر کارگێڕی بوو بە دڵنیایی من ئەوە پێڵم کڵۆ پێم وایە بەم کاری کە ئەنجامیدا کۆمەڵێ فشار بوو خستێ سەر کارگەڕیانەکە کە ئەمە ژوای کرد دوو گرێبەستی باژوو بکەن ئەگەرچی گرێبەستەکان لە جێگەی تمۆحی کڵۆپانە بووە ینی بەڵگەیش بۆی کە لە جێی تمۆحی کڵۆبانە بۆ تۆ بەرگریکارێکە بتەوێ یەکێک لەو جوانانەی کڵۆب کە من پێشتر پێوەیم بینی بوو کڵۆب بەردەوام برینەکانی خۆی دیاریە کرد بە یەک ئامانجیش برینەکانی خۆی ساڕێژە کرد یعنی ئیلا ئەو گرێبەستەی کەواژووی ئەکرد ئەی پێکا کڵۆب سەرکەوتووە بوتیە سەرڕای ئەمە و گرفتانێک کێسە هەیەی لە ڕەبڕۆبوونەوەی لای بزیکدا ئەتوانێت سەرکەوتو بێت بەتابە لە یاری چووناکە بۆ ئەو گرنگە من پێم وایە گواستنەوەی یارەکە لە ئەڵمانیاوە بۆ هەنگاریە ئەگەرچی تا ڕادەیەک بۆ نمونە سۆبوسلای گۆڵچی لابزیکیش هەنگارین بەڵام ئەمە پێم وانە بەو لە بەروی نەبوونی هاندەریتیایە کاریگەریەکی ئەوتۆی نابێ لێڤەرپوڵ ئێستا ئامانجی ئەگۆڕێ بۆ چامپیۆنز لیگ واتە لێڤەرپوڵ لە جامی ئینگلتەرا دەرکراوە لە کارگەرگی بەجام نایە لە کارلینکەپ ماڵاوایی کردووە لە پرێمەر لیگ بە ڕێژەی لە 170 بێهیوا بووە یانێکیش پاڵەوانی پرێمەر لیگ بوو بێ وەرزی ڕابردوو پاڵەوانی چامپیۆنز لیگ وەرزی ڕابردووتر پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو بێ قورسە لە وەرزی ئەمساڵە یانێکی بێدەستکەوت بێ زۆر قورسترە لەوەی کە بڵێن لە قۆناغی 16 تۆ ماڵ ئاوایی بکەی لەبەرەوە پێم وایە کڵۆب بۆ ئەم یاریە هەموو چەکێکی خۆی بەکارێنێت تا ئەوەی بناغەیەکی باشدا کوتێ هەڵی ئەتلەتیکۆ مەدریدی وەرزی ڕابردووی لە بەرچاوە کاتێک تووشی ئاستەنگێکی گەورەهاتنەوە لە نێو یاریگای میترۆپۆلیتانۆ سەر ڕای قەرەبووکردنەوەی ئەنجامەکە لە نێو یاریگای خۆیانە بەڵام بەوەی هەڵی تاکە کەسی ئەدریانانی من لەو بڕواایە ئێستش لیڤەرپوڵ لە یاریانەی کە شکستی خواردووە
بە هەڵی تاکەکەسی یاریزانەکانی شکستی خواردووە لەسەر جەمە یاریانەی کە شکستی خواردووە. ینی تەنانەت دیاری مانچستەر سیتیش ڕەنگە زۆرێک بڕوایان وابێ کە مانچستەر سیتی بەوەی کە 4 گۆڵی کرد توانی کۆنتترۆلی تی بکات، بەڵام نەخێر ئەوەی بەو ڕێژەیە بەو شێوەیە باسی و یاریەکە من پێم وایە یارەکەی هەر نەبینیەوە لەبەرەوەی مانچستەر سیتی بەرامبەر لێڤەرپۆڵ هاوتا بوون، تەنانەت لە هەلدروستکردنی گۆڵە لێڤەرپۆڵ سەرکەوتوتر بوو تا مانچستەر سیتی، مانی 2 جار هەلی 2-0 لە دەستەیە لە جێمی یەکەمە لە کاتێکا گۆندۆگان لێدانێکی سزا لە دەستەیە کە ئەمە واقعیکی تۆپی پێیە، بەڵام ئەوش 2 هەلی لە دەست داوە. لێڤەرپۆڵ کاتێک گۆڵی لەسەر تۆمارەکرێ فشارەکانی چڕ دەکات و گۆڵی بەرامبەرێنێ کە گۆڵی بەرامبەرێنێ نزیکە بۆی گۆڵی دووەم کات، بەڵام بەهۆی هەڵەی لەسەر ئەو یاریە من پێما بێت ماشتە گواردیۆلا بۆ یەکەم جار بکە بە شێوازی بەرگری یاری ئەکرد، ئەما بینی بەدای زانبەرگریە کرد، کارێکی باشی کرد لەبەرەوەی بواردان بە سەلاحومانە فێرمینۆ کە ئەگەر بواریان پێ بدەیت دەرەنجامی باش نابێت. لە شایایی ڕابردووشە گواردیۆلا با جەمی یا بەرامبەر لێڤەرپۆڵ بینیمانە گۆڵی زۆری لەسەر تۆمارکراتانە لە چامپیۆنز لیگ ماڵ ئاوایی کردو لەسەر دەستی لێڤەرپۆڵ. وەی پێما بێت گواردیۆلا لەوایانە کارێکی ژیرانەی کرد کە کاتێک تۆپ لە لای لێڤەرپۆڵە بوو کەمتر فشاریە کرد، ئەگەڕایەوە نیوە یاریگای خۆی بەرگری ئەکرد وەکو پلانێکی پێشوەختە کە منم وەکو خاڵی لاوازی گواردیۆلا بینیم لەو یاریەدا و دواتر هەڵەکانی هێڵی بەرگری و دواتریش ئەو هەڵایی کە ئەلیسۆن کردی وای کرد کە مانچستەر ئەنجامەکە بەدەست بێنێت. بێگومان کۆتاشتیش کەمێ لەسەرەوە بێڵێم ئیزافەتەن بۆ قسەکەی تۆ من پێم وایە ئێستا گواردیۆلا شێواز یاریکردنی خۆی تەواو گۆڕیوە بۆ بە مدەڕیبێکی تەواو واقعی، ینی لاری لێڤەرپۆڵە بەبێ هێرشبەری سەرڕم یاری کرد وەکوی چۆن لە یارەکانی ڕابردوو بەرامبەر بە تیپەکانی کە لە ئاست خوارخۆیەوەن سەرکەوتنی یەنا، بەڵام دواتر لە بەرامبەر لێڤەرپۆڵ پلانەکەی گۆڕی بهێنانەوەی گابرێل خیسۆز بۆ ناوە لەو یاریەدا وای کرد کە فابینۆ و هندرسۆن زیاتر بچنەوە دو ئەمەش دەرفەتیە بە فۆدین و هەڵەتاکە کەسەکانی شکالی سۆن کردی کە بتوانێت بە باشترین شێوم هەلانە قۆزێتەوە بۆی کە سەرکەوتن بە سیتی بێنە. بەڵام ئەگە بچمەوە سەر یارەکە لێڤەرپۆڵ و لایپزیگ پێم وایە بە هەموو شێوەیەک لێڤەرپۆڵ کلۆب تیپەکەی ئامادەکە بۆ بردنەوە لایپزیگ لە هەمان کاتیشدا لایپزیگ هیچ شتێکی نییە لە دەستی بە لەو بڕوایم سەرڕای ئامانج گۆڕینی لێڤەرپۆڵ بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ، بەڵام لایپزیگ هەر بە ڕکابەرێکی بەهێز بەرامبەر بە لێڤەرپۆڵ خۆی نمایشەکە. واتە توانین بڵین لایپزیگ ئەو پارۆ ئاسانە نابێت بۆ لێڤەرپۆڵ، میش پێما بە قورسایەکی زۆر بۆ لێڤەرپۆڵ دروست دەکات، بەڵام کلوب لە هەموو بارودۆخەکاندا ئەتوانێت سوود وەربگرێت وەلامان کاتیشدا لەگەڵ هێرشبردننی یاریزانەکانی هەر ئامادەن کە ئەمە خاڵی بەهێزی کلوبە کاری پێکات و لەگەڵ ئەوەشدا پێما بێ ئەم پێکانانەیە وەرزە ڕوبەڕووی کلوب وانێ ئەتوانێت سوودی لێ وەربگرێت بۆ چەند وەرزی داهاتووتر وەکو ڕاهێنەرێک زیاتر گەشە بەکارەکانی خۆی بدات بۆ پێی کە چارەسەری پێکانەکان لە کاتی گونجای خۆیدا بکات و بە تایبەتی لێڤەرپۆڵ بۆ چامپیۆنز لیگ ئێستا ئەزمونێکی باشتری هەیە، یاریزانەکانیشی باشتر ئامادەن، ئەگەر بێت و جۆتا بڕۆ ناکەم یاری بگەڕێتەوە بۆ داهاتوو بگەڕێتەوە سوودیش لە توانەکانی وەرەگرێت چامپەرلین کە ئێستا چەند یاریەکە بۆی پێکانەوانێ چەند یاری دوورکەوتەوە بەڵام گەڕاوە توانێ چامپەرلین بژاردێکی باشە بۆ تایمی دوم بەردەوام کلوب سوودی لێ وەرگرتووە. ئەوەی کە سەرنجم لەسەرەتی ئاستی فێرمینۆیەک لەم یاریانەدا بە تایبەتی لە چامپیۆنز لیگ فێرمینۆ ئاستی زۆر باشەوە تاکتیکەن توانێتی پلانەکانی کلوب جێبەجێ بکات. ئەگە فێرمینۆ پێما بێت لەو ئاستەی خۆیدا بێت ئەستەمە کە لایپزیگ بتوانێت لێڤەرپۆڵ ڕابگرێت. بەڵێ ئەگە بچینە سەر پاریس سەن جەرمان و بارشەلۆنا کە ئەمە ئەو یاریە بوو کە ساتە وەختی ڕاکێشانی تیر و پشکەکە جگە لە ڕوبەڕووبوونەوەی بارشەلۆنە و پاریس سەن جەرمان هەمومان چاڕوانی جارێکتر بێ گەشتنەوەی نیمار و مێسیمانە کرد بە یەک، بەڵام ئەم جارە یاریکردنیان لە زدی یەک ئەگەرچی ئێمە پێشتر لە هەڵبژاردەکانەوەمان بینیەوە بەڵام بێگومان لایەنەکانە بۆ ئێمە شتێکی تازە دەبوو. پێم وایە بارودۆخی ئەم یاریە بۆ بەرشلۆنا لە دۆخێکی نەگونجاودا هاو بۆی ئەو شکستەی کە لە یاری جامی شای ئیسپانیا هێنای تەنانەت لە بارودۆخی دەرونی تیپەکە زۆر پێوەی دیارە، تەنانەت لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی ئەمڕۆشە پرسیار لە کۆمانەکرێت کە ئامادە نەبوونی نیمار چ سوودێک بە بەرشلۆنە دەگەێنێت، تەنانەت کۆمان تووڕە دەبێت بۆی کە ینی پرسیارەوە دەکات و ئایا نیمار یاریزانی دیپۆرتیڤۆ ئالەڤێسە بۆ ئەوەی خۆیان جارە پێش ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن جەرمان یاری ئالەڤێسیان ڕات بە و قسەیە هەیە کە زۆر لە ڕاهێنەرەکان پرسیاری چامپیۆنز لیگیان لێ دەکرێت
ڕاستە خۆڵێ من سەرجونە سریارەکەی خولە جارێ نا بە دڵنیایی چامپیۆنز لیگ بە تایبەتی یانە گەورەکانی وەکو ڕیال مەدرید و بەرشەلۆنە و بایرن میونخ و لێڤەرپوڵ و ینی تا ڕادێک ئێستا مانچستەر سیتی بۆ ئەوەی کە تەجروبەی چەند ساڵی هەیە لەم پاڵەوانێتیە بە تایبەتی بۆ یانە گەورەکان یۆڤانتۆس ینی ڕاستەوخۆ ئامانجیان چامپیۆنز لیگە واتە لێسە خۆیان بۆ یارکی چوارشەمە و سێشەمە ئامادەکەن بە دڵنیایی ینی تۆ رەسی یاری خولەکان کە گەر یاریی گرنگ نەبێ بڕۆ سەیری پێگاتەی یانەکان کە زانە بە پێگاتەی 11 یاریزانی سەرەکی کە لە چامپیۆنز لیگ ئامادا بێ بڕۆ بزانە یاری پێشوەختەی خولەکەی بەو 11 یاریزانەوە یاریەکە ینی هەر بینەر خۆی با ئەمە بکە بە پێوەەر بزانێ ڕایەنەرێک بۆ نمونە زیدانە گواردۆلای هەچ کەسێکە لە پێش یاریڵێ من جارێ بیر لەم یاریە دەکەمەوە دەمێت سێ خاڵ لێم یاریە دەسەبەرکەم دواتر خۆم بۆ یاری چامپیۆنز لیگ ئامادەکەم ئەگەر یاریەکە لووتکە نەبێت ئەگەر یاریەکە لووتکە کۆمەڵی یاری لووتکە وەکو یاری ئەم هەفتەی مانچستەر سیتی تۆتنام لەبەرەی مانچستەر سیتیش ناوێ خاڵ لە دەست با لە ئێستا ئەگەر چی یارەکەی لە چامپیۆنز لیگیش هەفتەی داهات و تا ڕادێک بەو شێوێنیەکە وەکو یارەکانی تر بێ بەڵام تیب هەر بەو شێوەی خۆی ئامادەکە لەبەرەوە ئەم قسەیە من قەت قەناعەتم پێی نییە و قەت بەڕاستی نازانم کە ڕانەرێک بڵێ بیرم لای چامپیۆنز لیگ نیە لەبەری پێگاتەی یاریکردنیان لە یاری خولەکەیە جیاوازە لە یاری چامپیۆنز لیگەکەیە بەنسبەت بەرشەلۆنەوە تەوقیتی ئەم یارێ من پێم وایە تەوقیتێکی نەگونجاوە بۆ بەرشلۆنە وەکو باسم کرد شکستی یاری جام و قەرەبووکردنەوەی ئەو یارێکەوە دەکەی نزیک شکستی جامی سۆپەریش کە یەکەم شکست ڕۆبەڕۆی کۆمان بۆ وەکو ڕاهێنەر جاشی لە دەستدانی نازناوە بەرامبەر شکستێ بکە کۆمانی ڕاگرت کە ئەگەر کۆمانە یادا سەرکەوتنی بەدەست بێنایە معنەویەن زۆر بەرەو پێشە چوو و بۆ پاڵپشتێکی زۆر گەورە و لە هەمان کاتە بەشەوەش عەزمێکی زیاتری بۆ دروست بوو بەجۆی لەی کە بڵێت من زۆرێک لە کێشەکان تێپەڕاندووە بە تایبەت ئەوە قسەیەکی واقعەیە بەهۆی ئەوەی کە کومان یەکەم نازناوی ڕاستەوخۆ بۆ کە ڕکابەری لەسەر بکە لەبەر هەمومان نەزانین لە چامپیۆنز لیگ لە جامیشە و هەروەها لە خولی ئیسپانی کومان ڕکابەریەکە بەڵام ئەم ڕکابەری تۆزە درێژخایەنە بەڵام ئەو ڕکابەری ڕاستەوخۆی کە هەی بۆ لە پاڵەوانێتیەکە پاڵەوانەتی سوپەری ئیسپانی بووە نازناوەکەی لە دەستداوە بەرامبەر بە یانێکی وەکو ئەتلەتیک بلباو کە ئەتلەتیک بلباو پێم وایە لە ڕووی ئاستاوانێ زۆری فەرقە لەگەڵ بەرشەلۆنە ئەتلەتیک بلباو لە ڕووی کەرەسەکانەوە زۆری فەرقە لەگەڵ بەرشەلۆنە ئەتلەتیک بلباو تەنانەت بۆی خراپی ئەنجامەکانیانەوانێ ڕاهێنەریان گۆڕی مارسیلینۆیان هێنا لە دوو یاری خولە بە بەرشەلۆنە دۆڕاوە یعنی بەڵام یاری جامی سۆپەرەش کەسی سێریکە تۆ بەهۆی ئەنجامە خراپەکانیەوانێ ڕاهێنەری گۆڕیوەتی پێک ئێتۆ هاتووی یاری کۆتاییشە بەرامبەری شکستە خواردووە یعنی نەهامەتیەکانی بەرشۆنە لەگەڵ نزیک بوونەوەی چامپیۆنز لیگا زیاتر بۆ بەڵام مشکیلەکە لەوەیە لێرەدا بەرشەلۆنە ناچارە بۆی لە چامپیۆنز لیگا ڕکابەری بکە واتە کومان هەموو هەوڵێکی خۆی هەموو توانایەکی تیپەکەی بەکارێنێکە لە مێژوو پێمانەڵێ بێ ناچار بێت مێژوو پێمانەڵێکە بێ ناچار بێ و ئامانجی بەرشەلۆنەش پێمانەڵێکە بێ ناچار بێ پێمانی ئامانجی بەرشەلۆنە لە مۆرزای چامپیۆنز لیگ بێت لە مۆرزای بردنەوەی نازناوەکە نییە بەڵام دەرکردن نییە لە قۆناغی شانزە جەنگانە تا کۆتا دەرکردنی بەرشەلۆنە لە قۆناغی شانزەیە واتای شکستێکی ئێجگار گەورەی بەرشەلۆنە بێ لەبەروی ئەگەر لە قۆناغی شانزە ئێستا بەڕێژەی لە 150 لە جامی شای ئیسپانیا ماڵاواییەکە سوپەری ئیسپانی لە دەستداوە لە خولی ئیسپانیا دەرفەتی لە ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید کەمترە بۆ بردننی نازناوەکە لە ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدیش کەمترە بۆ بردننی نازناوەکە ئەمە بۆ چوونی منە ئەو کاتە تۆ بە چامپیۆنز لیگ گەیەتەوە بەردەم چامپیۆنز لیگیش کاتێک تۆ لە قۆناغی شانزەیە ماڵاوایی بکەی ئەمە واتای داڕوخانی زیاتری تیپەکە ئێستا بەدەست کۆمەڵی کێشەوە دەناڵێنێ بەدەست پێکانی یاریزانەوە دەناڵێنێ بەدەست هەڵبژاردننی سەرۆکایەتی یانەکەەوە دەناڵێنێ بەدەست نەپێکانی ئامانجەکانیان لە چەند ساڵی ڕابردووە دەناڵێنێ کاوێ بەرشۆنە لە زروفێکی ئێجگار قورسایە کۆمان لەو بڕواایەدان بەرامبەر پاریس سەن ژەرمان هەرچی توانای ڕاهێنەرایەتی خۆی هەیە هەرچی توانای یاریزانەکانی هەیە بە خەرجی دەدا تەنها بۆ ئەوەی کە بەرامبەر پاریس سەن ژەرمان ماڵاوایی نەکەن ئەم یاریەش پێم وایە کۆتا دەرفەتی کومانە بۆی کە توانا و ئەنجامی خۆی لە بەرشۆنەدا دەربخا لەبەروی دەرفەتی ئەوی لەبەردەما بۆی نەقسەکانی پاریس سەن ژەرمانەوە کە ڕۆڵی خۆی بگەڕێ لە یاری چووندا ئەنجامێکی باش بۆ تیپەکەی بەدەست بێنێ تا ئەوەی لە یاری گەڕانەوەیە قەرەبووکردنەوەی ئاسان نەبێ بۆ پاریس سەن ژەرمان لەبەروی پاریس سەن ژەرمان لەگەڵ پۆچتینۆ ڕاستێمە زۆر ئەزممویمان نەبینیەوە بەڵام
بەگەڕانەوەی یاریزانە پێکراوەکانی هەمووان ئەزانین ئەفزەلیەت بە پاریس سەن ژەرمانە بۆ بردنەوە لەبەرەوە پێم وایە یاری چوونی بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمان یەکلاکەرەوەیە بۆ کومان و بۆ بەرشەلۆنە ئەگەر یەکسان بێت ئەگەر یەکسان بێ بێگومانە مە شکستی کومانە لەبەر من پێ دەڵێن من پێم وابێت ئەگەر هەوڵ یەکسانیش با خراپ نابێت لەبەرەوەی دۆخیەسی بەشۆنە زۆ خراپە یەکسان بوو لەم قۆناغەیە بەرامبەر پاریس سەن ژەرمان خۆگرتنەوەی بەشەلۆنەیە بینم لەبەرەوەی من وەکو شتێنان بەشەلۆنە کەمەوانێ باش من پرسیارەکەم یەکسان بوون بە ڕێژەی لە 100 چەند چانسی سەرکەوتنە پێەیە بۆ قۆناغی داهاتوو لە یاریگەڕانەوە و بە ڕێژەی لە 100 چەند چانسی ماڵەواییکردنە پێ ڕێژێکی زۆر چانسی ماڵای پێەیە بەڵام دوجار ئێستا وەکو خۆشت ئاماژە پێک لەسەر تا قسەکانە دۆخەکە بۆ بەشەوەنە قورسترە تا پاریس سەن ژەرمان بەشەلۆنە تا ئەم خولەکەش نزیکە هەژ یاریزانی پێکانی ڕاستە دێست و پاریس سەن ژەرمان گرنگترینەکانی پێکانی بەڵام بۆ بەشەلۆنە یاریزانی وەکو ئانسۆ فاتی گرنگە ئەتوانین بڵێن لە دوای میسی و گرنگترین بۆ بەڵام بەقە هێندەی نیمار گرنگ نییە بەدڵنیایەوانێ هێندەی ڤێراتی گرنگ نییە هێندەی دیماریا گرنگ نییە لێگلایکردنەوەی من ڕەگەر بڵێم لەگەڵ دیماریا لەم وەرزە لەم سەرەتا وەرزە وەکو یەک ئەم بەڵام دیماریا لەگەڵ پۆچتینۆ جیاواز دەرکەوتووە لەم چەندیاری کە پۆچتینۆ هاتووە من دیماریایەکی جیاوازم بینیەوە بەڵام پێگاتی بەشەوەنە ئێستا زۆر ماندووە تۆ نزیکەی ڕاستە پیانیج و برایزوایت و دێست نزیکن لەوەی بگەڕێنەوانێ بەڵام دوجار دوورکەوتنەوەی پیچە بە هەموو تێبینیانەی لەسەری هەیە وەکو بەرگریکارێک کە هەڵەی زۆر بۆ بەڵام هۆکار وەکەوەی کە یاریزانەکانی دیکە ماندوو ببن بینیمان ئۆمتیتی لیاری ژبیلەیە ئەو ئاستەی نەبووە تا ڕخنەیەکی زۆری هاتە سەر ڕۆژنامەی سپۆرت هەردوو گۆڵکی خستە ئەستۆی ئۆمتیتی کە لە سەریان تۆمار کراوە و لەگەڵ ئەوەشدا مینی گوێزا و ئاراغۆ و ئەمانە بە جۆرێک لەو بەرگریکارانی چامپیۆنز لیگ نین واتە دۆخیێستەی بەشەلۆنە وەکو ئاماژە پێکرد ئامادە نییە بە تایبەتی هێڵی بەرگریەکە کە ڕوبەڕووی کێ ئەبێتوانێت ڕوبەڕووی پاپیە بێتوانێت کە ومانە زانی تێپەڕاندنی یاریزانی لەلا زۆر ئاسانە یانە زۆر ماندوو ئەکات و لە هەمان کاتشا ئیکاردی ژێرشبەرێکی گۆڵکارە پێشتر لە بەشۆنەش بە درێسێن تەرمینانە گۆڵی تۆمار کردووە بۆیە پێم وابێت هەوڵدان بۆ یەکسانبوونیش خراپ نییە بەو بەرجەی بە ئاست خراپ نەبێت من پێم وایە ئەنجامێکی خراپە بۆی کە بگەیتە قۆناغی داهاتوو یەکسانبوون ئەنجامێکی خراپە لەگەڵ کاتەکەیە پێم بێت خراپ نییە و پێم بێت بڕیار خۆی بارودۆخێتە پێشەوە یعنی لەمەوە چمە سەر پاریس سەن ژەرمان پاریس سەن ژەرمان لەم یاریە نائامادەترە لە بەرشلۆنە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرشلۆنە لە چامپیۆنز یعنی ئێمە باسی وەکین تەوقیتی ئەم یاریە بۆ بەرشلۆنە باش نییە وەکو خودی خۆی بەشۆنە بۆ هیچ یاریکی بەهێز ئامادە نەبوو بینیمانە کلاسیکۆیە بۆ یاری کلاسیکۆ زۆر باش ئامادە بوو بەڵام شکستی خوارد لە کاتێکا ڕیال مەدرید زۆر نائامادە بوو نا بە پێچوانم بینی ڕیال مەدرید بەسەر کۆمەڵی شکست هاتە یاری کلاسیکۆ بەس ڕیال مەدرید لە ڕووی پێگاتە و لە ڕووی ڕاهێنەرەوانەی ئامادەتر ئەمە شیکاری ئێمە بوو بۆی کە بە ڕیال مەدرید بە کۆمەڵی شکستەوە بەرشلۆنە لە کۆمەڵی سەرکەوتنەوە هاتە یاری کلاسیکۆ بەڵام ئێمە لە بەرنامەکە پێشبینیەوەمان کرد کە ڕیال مەدرید ئەفزەلیەتی هەیە بە بردنەوە ینی ڕەنگە بینەر خۆی بچێتەوە سەیری کاتەوانێ لەو زۆرفەی کە کلاسیکۆیتی ئەنجام درا بەرشلۆنە باشتر بوو تا ڕیال مەدرید لە ڕووی ئەنجاموانێ باشتر بوو بەڵام ڕیال مەدرید لە شکستی شاختاری وانێ هاتبوو لە چامپیۆنز لیگەوانێ بەڵێ یعنی شکستی خولیش پێشتریش یاری خول شکستی لەگەڵ خاتیشا شکستی بەڵێ یعنی شکستی خولیشی خواردبوو بەڵام زێدان قسەمان لەسەر زێدان باشتر توانێ ئامادەی کاتەوە بەڵام ئێستا تۆ سەریکە پاریس سەن ژەرمان لەگەڵ ڕاهێنەری نوێ هەیە پۆچتینۆ بمانەوە نەمانەوە هێشتا جێدەستی خۆی لە تیپەکەیە دەرنەخستووە ینی هەچ ڕاهێنەرێکیش بێ بەم شێوەیە ناتوانێت جێدەستی خۆی ڕاستەخۆ لەگەڵ پاریس سەن ژەرمانە بەدەستوە کەرەسەکانی وەکو پێویست ئامادە نین بەڵام پاریس سەن ژەرمانیش ئەزمموی پیا کردووە لە چامپیۆنز لیگ بەدڵنیایوانە گەشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەزمموی دروست دەکات ئەزممونیشی پیا کردووە لە چامپیۆنز لیگا یاریزانەکانی ئەزمموی تەواویان بەڵام یە خاڵاوازی پاریس سەن ژەرمان هەیە بە ئەوەژە ماژەی پێ بەم بەرامبەر ریال بەرامبەر بەشە بەرامبەر بایرن بەرامبەر ئەمیانە بەهێزانەی چامپیۆنز لیگ کە مێژویان هەیە کە یاریەکە ترس بە یاریزانەکانی دیارە واتە تۆ بە سێری یاری کۆتایی وەرزی ڕابردووی چامپیۆنز لیگ بکەین چنی مارچمی پاپێ دەرفەتیان بۆیتە پێشەوانێ کە تۆ ئاڕاستەی گۆڵەکەن یعنی پێوی دیارە یاریزان ترسی پێوە دیارە هەرمان یاریزانسێکە لە یاریەکانی دیکە ڕەنگە ئەو هەڵانەی تر چارەسەر کرێن ڕەنگە ئەو هەڵانە ئیشی لەسەر کرابێ لەبەرەوەی ئێمە جارێ نەمان بینیوە ئێمە هەڵەکانمان بینیوە بەس ڕاستکردنەوەی هەڵەکانمان نەبینیوە ڕەنگە بارودۆخەکە بگۆڕێ لەبەرەوە ینی بەکوی گشتی ئەگەر کۆتاش شت بڵێ من لەسەری ڕوبەڕووبوون چەند یاریزان پاریس سەن ژەرمان بە تەواوەتیایی ناکەن ئاڤاس یعنی یەکێک لە سەرەکیترین یان نیمار و ڤێراتی و دیماریا کە سێ یاریزانی سەرەکی لەم ناوازی ژەگەرێکی زۆر هەیە یارینەکە ینی کۆمەڵێک کەلێنی گەورە لە پاریس سەن ژەرمانە بوونیە
بەرشەلۆنە تەنها لە ڕووی دەرونیەوە ڕووخاوە ڕاستە پێکانیەیە بەڵام پێکانەکانی پاریس سەن ژەرمان کاریگەرتن بەڵام ئەوەش هەیە ئەین تۆ لە پاریس سان ژەرمان ڕاستە نیماریایی نەکا بەڵام میپاپێت هەیە بەڵام لە بەرشۆنە مێسی هەیە بەڵام ئەو ئیکاردی هەیە بەڵام گریزمانیش هەیە بەڵام گریزمان چەند یاریەکی یاینکە لە ساڵی 2020 گریزمان باشترین یاریزانی باشترین یاری کردووە کۆی لۆ ناکرد بەڵام بەرامبەر چییە بەرامبەریانە بێزەکان نەمان بینەوە ئاسە لەسەر ئەمەمان نبینیوە بەم شێوەیە دەرکەوێتەوە مەشغولی فەڕەنسیمان بینەوە لەبا مولە خەسڵ کەلا من لە بابەتی پاریس سەن ژەرمان بەرشۆنەکە کۆتاشتی لەسەر بڵێم بەوەیە کە من پێم وایە دوو تیپی نوقسان و نائامادە کە دوویانەی گەورن لەم بارودۆخەیە ڕوبەڕوویەکە بنەوەنێ ئەو نەوەت خولەکەی لە یاریگا و ئەو دوو ڕایەنەرە بەپێی کەرەسەکانیان تا چەند کام ڕانەریان بتوانن بەپێی کەرەسەکانی بەردەستیان سوودمەند بنلی پێم وایە دەتوانن سوودی لێوەرگرن بۆ سەرکەوتن واتە تۆ بەڕێژۆک هیچیان باسەڵێدان پێم وایە هەردوویانە هاوسەنگن لە ڕووی زروف و لە ڕووی بارودۆخ و لە ڕووی کەرەسەوە کەوتۆ سەر ڕاهێنەر لەوەی کە بتوانێت لەگەڵ ئەم بارودۆخە لەگەڵ ئەم بارودۆخی تیپە و ئەم یاریانەیە مامەڵە بکە من پێم وا بێت پاریس سان ژەرمان ئەفزەڵێتێکی کەمیش بهێت یەگە بە ڕێژەی لە سایە دەش بێ واتە لە سایە 6 پێم وایە پاریس سان ژەرمان چ لە ڕووی ئاس چ لە ڕووی ئەنجاموانێ پێچێ باشتر بێت و ئەگەر یەکسانبوون من زیاترە بینمەوە لە یارەکەیە زۆر ینی من ئەوەیە شتەکەم لە دەب من بۆ ڕایەنەرم بەجێشتۆ کام ڕایەنەر توانیان سەرکەوتوتر مامەڵە بکە لەگەڵنەوە خولەشی یارەکە پێم وایە ئەوە سەرکەوتووە لەسەر پۆرتۆ یۆڤانتۆس حەز دەکەم خۆ دەست پێ بکەی لە بەروی کاتەکە بەرەو کۆتای ڕوا بتوانین باسی سەرەتای وەرز کە قسەمان لەسەر یۆڤانتۆس کرد من سەرنجێکمە بوو لەسەر پیرلۆ کە شێواز یاریکردنی شێوازێکی هێرشبەری خێرایە واتە جیاوازە لەو شێوازەی کە ساریش جێبەجێ کرد کە شێوازی تا ڕادەی هێرشبەری بووە سەداسەد پێچوانیە شێوازەیە کە ئەلێگری جێبەجێ کرد و ئەمە شتێکی تازە بوو بۆ یۆڤانتۆس بەڵام بە شتێکی زەروریەتی شێزانم لەبەر یۆڤانتۆس چەند وەرزی ڕابردوو توانین لە دەوەرزی ڕابردووە خۆی تاقی کردوانێ بە پلانێکی بەرگری ئەلێگری سەرەتا کۆنتی سەپەر شتێکە دواتر ئەلێگری هات نەیتوانی گرێکوێرەی چامپیۆنز لیگ بکاتەوانێ ڕەگەم وەرزەش باگەرێکی زۆری شوان بڵێم قورسە یۆڤانتۆس بتوانێت چامپیۆنز لیگ بەرێتەوانێ بەڵام ئەم شێوازە یاریکردنم ئومێدی تیا بینم ئەگەر بێت و پیلۆ دۆخی تووشی دۆخێکی وانە بێت کە دوور خرێتەوانێ لەبەرەوەی ئەم وانە زین بێ ئەزمونە ئەگەر تووشی چەند شکستێک ببێتەوانێ ئەگەری زۆری فشاری میدیای فشاری کارگەڕی لەسەر بێت و دوور بخرێتوانێ بەڵام شێوازی یاریکردنەکەی بە تایبەتی ڕێگەدان بە بەرگریکاری باڵەکان کوادرادۆ بە نمونە کە نمونەیەکی دیارە لە هەموو هێرشەکانە بەشداری ئەکات منەی بینم یۆڤانتۆس بەرەو پێش چووە دەرفەتدان بە چێزا بە کۆلۆسۆفسکی وەلا هەمان کاتیشدا تێکەڵاوکردنی مۆراتە و کریستیانۆ و هێنانە دەروایان لە دەروی هێڵی سزابووی کە زۆر پابند نەبن بە ناوچەی سزاوانی هاوکاریکردنی هێرشبەر و ناوەندەکانی دیکە توانیوێتی تا ڕادێک من یۆڤانتۆسێکی باشە بینم لەم چەند یاری ڕابردووشە باشتر بووە تەنها خاڵی لاوازێک کە لە یۆڤانتۆسایی بینم ناوەندی بەرگریەکەیەتی کە پێویستی بە یاریزانێک وەکو مارکیزۆ هەیە بتوانێت بەرپەرچی هێرشی بەرامبەر باتوانێت لە هێڵی ناوەندا قەت ئەکام کە هاوشێ ڕابردووی مارکیزۆ یان ڤیداڵی ڕابردوو کە دوێدرێسی یۆڤانتۆسەمان بینی هاوکاری بەرگری کار بکات وە لە هەمان کاتە لە هێڵی ناوەندا هاوکاریەکی هاوڕەکانی بکات کە ئەمە نابینین چکم ئارسەرە لایانی بەرگریەکەی وەک پێویستنی ڕایبووێت بە هەمان شێوە بێنتاکۆرە بە ماکینیە هیچیان لەو شێوازە یاریزانن لەو تایبەتمەندیان تێدا نییە کە لە ڕووی بەرگریوانی هاوکاری بەرگری کارەکان بکەن پێ وایە پۆرتۆ توانای هەبێ هەمان سوپرایزی لیۆن و ئایاکس بۆی و وی بکاتەوە پێم وانە لەم خۆناغەدا و تایبەتی کە ئێستا کلینی گەڕاوەتەوانێ بۆ هێڵی بەرگری سەکردایەتی هێڵی بەرگری ئەکات و لە ئەمان کاتە لە باڵەکانوانە یۆڤانتۆس زۆر بەرەو پێش چووە لە ئاستەر ئاسی گۆڵکردنی ژوڤی بەراورد بە سەرەتای وەرز زۆر باشتر بووە و هەماهنگەکان باشتر دەبێت منەوەی کە بینم یۆڤانتۆس لەم وەرزەیە بە سەرکردایەتی پیلۆ باشترە بینم سەرڕای کە سەرەتای وەرز بەردەوام یوڤە سەرەتای وەرزیش باش نەبووە لە سەردەمی ئەلێگریشە باش نەبووە لە بەرامبەریشە پۆرتۆ لە وەرزەیە لە خولی پرتوگالیش ئەو ئاستە زۆر باشە پێشکەش ناکات نازانم سەرنجی تۆر لەسەر یۆڤانتۆس بەگشتی وەڵاوی کەوتت پێم وایە بابەست بێ لە سەر یوڤی تا ئەوەی کە یاری گەڕانەوە پێم وایە پێوی قسەی زیاتر هەڵەگرێ لە بەروی ئەنجامی یاری چوون دەبێت چاوەڕێ بکەین بەڵام من ئەگەر لەسەر کۆتاییاری کە قسەیەکی لەسەر بکەینی ڕوبەڕبوونەوەی ئیشبیلیە و دۆرتمۆند ساتە وەختی ڕاکێشانی تیرپشەکە پێم وایە 100% جیاوازە لەم بارودۆخەی ئێستا لەبەرەوەی پێم وایە دۆرتمۆند پاش دوورخستنەوەی فاڤەر و دانانی ئیدنی یاریدەدەری وەکو ڕایەنەر نەیتوانیەوە بارودۆخی تیپەکە بە شێوەیەکی باش ڕێک بکاتەوە کۆی بینیمان وەرزی ڕابردوو بەسەر بایرناوە کۆڤاز دوورکەوتەوانێ فلێکی یاریدەدەری بوو بە ڕایەنەر بەڵام بارودۆخیان جیاوازتر بوو لە دۆرتمۆند لە کاتێکە ئیشبیلیە و لۆپیدیچی
سەرنجڕاکێشترین یاری پێشکەشەکەن تەنانەت لە یاری سوپەری ئەوروپیش بەرامبەر بایرن مونیخ یەکێک بۆ لەو تیپانەی کە بایرن مونیخی ڕوبەڕووی زۆرترین ئاستەنگی کردوانێ وەکو ڕکابەرێکی ئێجگار بەهێز تەنانەت وەکو بایرن ڕوبەڕووی بایرن بووانێ ینی وەکو خۆی وەکو بایرن وەکو بایرن خۆی هاتە بەرچاو کاتێک ڕوبەڕووی بایرن بەوە لەبەرەوە ئیشبیلیە سەرڕایەوەی کە لە چامپیۆنز لیگ بۆ بارودۆخە سەرکە و بەڵام ئامادەیەکی زۆر باشی تیانی لەگەڵ چێلسیا ڕکابەر بوون بۆی کە تا ڕادەیە کۆمەڵەکەیان ئەو زڕوفەی بۆ ئیشبیلیە دروست کرد بەڵام پێم وایە ئامادەیەکی باشی تیا بۆی کە بە شێوەیەکی باش ڕوبەڕووی بروسیا دۆرتمۆند بێتەوە هەر نەبێت لۆپێتیژی بەرامبەر ئەو ئەنجامە باشان و بەرامبەر ئەو ئیشە زۆرەی کە لە تیپەکەیە کردوێتی و ئەو گرێبەستە ئاقلانەی کەواژوشیەکە کە یەشێک لەوانە با بۆ گۆمێس کە لە ئەتڵەنتاوە هێناوێتی یوسف نەسێری کە توانیوێتی لە مۆرزای ئاسیشی زۆر بەرزی پێشکەش بکاتەنانە دوای کردووە کە دیۆنگ ببێتە یاریزانی یەدەگواتە ئیشبیلیە تیپێکی ئێجگار تۆکمەی لەگەڵ لۆپیتیژیا دروست کردووە تەنانەت دەرفەتدانیش بەڕانی بڵین لۆپیتیژی لە هەڵبژاردننی ڕامەیدا باش نەبوو خۆی هەچەنە لە بەرنامەکە تۆزێک لە تەوەری بەرنامەکە دوورەکەینەوە من پێم وایە لە ڕیال مەدرید دەرفەتی تەواوی نییە بە لۆپیتیژی ئەو زڕوفەشی کە لۆپیتیژی پێهێنایەوە لە ئیسپانیا و بۆ ڕیال مەدرید هێندەی تر کاریگەری لەسەر لۆپیتیژی دروست بوو بۆی کە بتوانێت لۆپیتیژی کاری باش بۆ ڕیال مەدرید بکە ئەینا لۆپیتیژی بە ئەزمونەی ئیشبیلەکە بینیمانەوە بۆ ئەزمونەی پێشووی لە ئیسپانیا و بۆ ئەزمونەی پێشووتری لە پۆرتۆ پێمانەڵەکەیچەکە لە ڕانەرە بۆ زۆر باشەکان و ئەم یاری دۆرتمۆندیش پێم وایە دەرفەتێکی باشە لەبەردەم لۆپیتیژی کە بتوانێت زیاتر بوون و توانەکانی خۆی بسەلمێنێ و ئیشبیلیە بەرە و قۆناغەکانی داهاتووی چامپیۆنز لیگ ببە. خاڵی لاوازی دۆرتمۆند منۆنی کە سەرنجم داوە تۆ زیاتر قسەکان لەسەر ئیشبیلیە و لەوتێکی بوو لە هێڵی بەرگریەکەیەتی کە بەراود سێری دەیاری ڕابردووی بکەیت یەکیاری کلینشێتیە بۆ لە خولی ئەڵمانی ئەمە لە کاتێک ئەمیانەیە سەرش پشت بە ماتیازۆمۆزە بەستێکە ئەمان نەزانین لە ڕووی بەرگریکردنەوە یاریزانە تاوا پاشەکشەی کردووە تەمەنی بەرەو سەر چووە و زۆر جار پێگاتەکەشیە گۆڕێ بەڵام ئیدنی ڕاهێنەری ئێستا بەڵام ئەمیش بە هەمان شێوەی فاڤەر نەیتوانیوە خاڵی لاوازیانەکە کە بەرگریکردنە چارەسەری بکات یاریە باتوانێ 32 یاریە باتوانێ 2 یەکانی سەر ڕێوەی یاریەکان گۆڵ تۆمارەکە بەڵام بەردەوام گۆڵی لەسەر تۆمارە کرێت لە دو یاریشدا کە زۆر بەهێز بەرامبەر گڵاتباخ و لیڤەرکوزن هەردوو یاریەکە شکستیەنە بە ئەنجامی 4 گۆڵ لەسەری تۆمارەکرا بەرامبەر گڵاتباخ بە تایبەتی وێ منەی بینم خاڵی لاوازی دۆرتمۆند لە هێڵی بەرگریەکەیە زۆر خراپە بەڵام لە هێڵی هێرشبردنەکەی کە خاوەنی هالاندە و لە هەمان کاتە ڕیوس و سانچۆ و ڕێناو لێڵی هێرشبردنەکەی کۆمەڵی کەرەستەی باشیان لە بەردەسە بەڵام ئەمەش پێما بێت لە ئاست ڕاهێنەرێکی وەکو ئیدینانیە کە بتوانێت ئاستی یاریزانەکان پێش بخات و بتوانێت کار لەسەر یانەی بەرامبەر بکات بە تایبەتی بۆ گۆڵتۆمارکردن ئەم وایە کردو دۆرتمۆند دواب بکەوێت بەڵام بۆ ئیشبیلیە پێما بێت دەرفەتی ئیشبیلیە زیاترە بۆی کە لە هەردوو یاریەکەدا بگاتە یاری بگاتە قۆناغیدا بەڵام گرنگترین خاڵیش لە دۆرتمۆندا بۆی کە دەرفەتی نات بۆی کە بە پیپیویست لەم یاریە دەرکەوێت ئەوەیە کە ئەگەر دۆرتمۆند قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ بربەستی یانەیەکی ئاستبەرزی وەکو ئیشبیلیە و خاوەنڕانەرێکی وەک باشی وەکو لۆپیتیژی تێپەڕێنێ و بگاتە قۆناغی چارێکی کۆتایی من پێم وایە ئەمە کاریگەری لەسەر دۆرتمۆند دروستەکە بە گەیشتنەوەی بە چامپیۆنز لیگ بە وەرزی داهاتوو لەبەرەوەی خۆمان دەزانین لە بوندسلیگاشە ئێستا دۆرتمۆند بارودۆخی ئێجگار خراپ بووی کە سەر نەکەی بۆ چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لەبەرەوە ئەگەر کۆی گشتی وەرگرم پێم وایە لە سوودی دۆرتمۆند دەبێگەر لەم قۆناغەیە لەگەڵ ئیشبیلیە ماڵاوایی لە پاڵەوانەتی چامپیۆنز لیگ بکە لە پێناو ئەوەی کە وەرزی داهاتوو یەکێک بێت لەو تیپانەی کە دەبێتە نوێنەری ئەڵمانیا لە بەشداریکردنی لە چامپیۆنز لیگ و لەگەڵ ڕاهێنەری قوربانی پێبانێت چامپیۆنز لیگ قوربانی بە چامپیۆنز لیگ با لەبەر خاتری لە بە دڵنیایی قوربانی بە چامپیۆنز لیگ بە لە پێناو ئەوەی کە وەرزی داهاتوو بەشداری چامپیۆنز لیگ بکاتەوانێت ئەم تیپە و لەگەڵ ڕاهێنەری نوێ بتوانن پلانێکی باشتر دانن بەوەی کە دۆرتمۆندێکی جیاواز لە چامپیۆنز لیگ بینرێت لەبەرەوە باشترین سەرکەوتنی دۆرتمۆند ئەوەیە کە لەم قۆناغی چامپیۆنز لیگا ماڵاوای بکە تا ئەوەی دەرفەتی بەشداریکردنی لە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لە بۆندسلیگا لەدەست هاوڕای لەوەی ئیشبیلیە دەرفەتی زیاترە بۆی بگاتە بەدڵنیایی پێ دەڵێم ئیشبیلیە دەرفەتێکی مەگەر بارودۆخی یاری حاڵەتی کارتی سوور گۆڵی هەڵەی تاکەکەسی یعنی حاڵەتی کارتی سوور کە بەردەوام ڕۆڵی زۆریە بێت لەسەروی کەتیب خەسارێکی گەورە بە لایاری چوونە لە گەڕانەوەی قەرەبووی بۆ نەکرێتوانێ بەڵام ئیشبیلیە دەرفەتێکی ئێجگار گەوری لە بەردەمە تا ئەوەی
بربەستی دۆرتمۆند ناڵێم ئاسان بەڵام بە ڕێژەیەکی ئاسان تایبەتی ژانی کە ئێستا لە ڕووی دەرونیەوانێ عەزمی ئیشبیلیە زۆر زیاترە بەراورد بە دۆرتمۆند لەبەرەوەی لە یاری ڕابردووی لە کۆپا دێل ڕێیا لە بەرشەلۆنەی بردووەتەوانێ دوو گۆڵی تۆمان کرد جگەلەوەش بە ئاستیش لە بەرشەلۆنە ینی باشتر ئاستێکی باشتری پێشکەش کردووە ئەمەش پێم وابێ وە ئاکات کە لە بەرامبەر دۆرتمۆندیش خۆی بە گەورەی ببینێتەوانێ پێی وابێت ئەم شایستەی گەیشتنە بە خۆناخی کەرەسەکانی بەردەم لۆپیتێکیژەوەمان پێڵە کە ئیشبیلیە ئەفسەڵیەتی زیاترە بە دیلەکانی لۆپیتێکی ینی جگە لە پێگاتەی سەرەکی لۆپیتیشی پێگاتەیەکی یەدەجی زۆر باشی لە بەردەمە ئەو گرێ بەسەشی کە پێم وتی گۆمێسکا یەکێک لە باشترین یاریزانەکانی ئەتلانتا بۆ ئێستا دەتوانێت لە هەردوو باڵەکانەوە سوودی لێبینێت دۆخێکی زۆر خۆشی باڵی باشیە ئۆکامبۆسیش لە سای تووشی پێکان بووە ینی ئەوجێکی بۆ لە هێرشبەرە باشەکانی یانەکە تووشی پێکان بۆ ئێستا ئەم دەرفەتە ئەدرێ بە پاپۆ گۆمێز کە ڕاستەوە خۆشی بگونجێنێت ئەمە کاتە شوێنی یاریزانش پڕ بکاتەوەوانێ بەڵێ ئازانم من قسەیەکم نەماگەر تۆ قسەی بۆ ئەو دەرفەتە زۆر سپاس ئایزانم جارێکتر داوای لێبوردنتان لەکەین کە دانە ڕاستلان لەم بەرنمەیە لەگەڵمانە ئامادە بنەبوو و پێشتری ژامەژەم پێکرد بۆی سەرقاڵبوونی بوو بەیارەکانی خولی بژاردەی بالای یانەکانی عراق هیوادارم ئەوەی کە ئێمە سەرنجێکماندا بێت لەسەر ئەو چواریێرە گرنگەی قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ کە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە بێگومان ئەنجام دەدرێت و لە ڕۆژانی شەمە و یەکشەمە و دووشەمەش کۆمەڵە یاری گرنگ لەسەر جەمخولەکانی ئەوروپا ئەنجام بدرێت تا بەرنمەکانی داهاتووی گفتوگوی دەرەوە یاریگا بەوەی بەڕێز و خۆشەویست دەکەمەوە سپاس باوکارانم لە ژووری کۆنتترۆل لەم بەرنمەیە لەگەڵمان ئامادەبوونی ئەوەی بینەریش سپاس بۆ بینەریتان خواتە لەگەڵ